سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە چوارچەوەی بە دوواداچوونەکانمان وەکو زاری کرمانجی بۆ گلەی و گازاندەی هاوڵاتیان ئێستا لە گەڕەکی ئیسقەڵاین ئەو گەڕەکەی کە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و لە قەزای ناوەندی سۆران لە ڕووی ئاستی خزمەتگوزاریەوە دانیشتوانی ئەو گەڕەکە بەشێکیان گلەی و گازاندەی ئەویان هەیە تا ئێستا بەشێک لەو خزمەتگوزاریانە وەکو پێویست نەگەیشتۆتە ئەم گەڕەکە. من هەوڵە دەم دانیشتوانی ئەو گەڕەکە وەربگرم کاکسەناریەکێکە لەوانەی کە بێتە لایمە کاکسەنار وەکو دانیشتوانی گەڕەکی ئیسقەڵا چ داواکاریەکتان هەیە و گلەی و گازاندەی ئێوە زیاتر لە چیە؟ ئێمە وەکو گەڕەکی ئیسقەڵا داواکاریمانەوێت لە بەڕێز کاگرەزە بە کاکی داری سەر بەخۆی سۆران کە ئەوە چەندی سارەمە لەو وازە خراپەی داژین مەسەر دۆنمونە چەند جار بەڵێنیان پێداینە وعدیان پێداینە کە پرۆژەکانی نۆلوان نینانێ لە هەمڕوویەکی مەغدورە چینەکی فەقیرا لێرەیە هەموو کاسبکارە هەموو پێشمەرگەیە هەموو مەغدورن یانی ئەو خەڵکی کە لێرە 20 قسوور سارە تاکو ئێستا هیچ پرۆژەیان لۆنەینە نارین بەشەکی لۆکرێ وەکو ئاو کارەبای لۆ هاتیە بەس وەکو ڕێگاوبان هیچی لۆ نەکرێ قوتابخانەی نییە یعنی بەڵێنەکان بە ئێمە دەدەن لۆشن ناکەن ئێستا بەڵێنان پێداین مانجی سێ دەست بە پرۆژەکەی بکری تاکو ئێستا دیارنە هیچ بەڵێندەیەک دادبیتە سەو پرۆژە وەربگریتن کەواتە چ ئەست و ئاساسە چینە لێرە ئەوەی بە ئێوە گوتراوە دەرخستە بۆ ئەو پرۆژەیە کراوە لایەنی پەیوەندیدار هاتووە بە شێوەی مەیدانی ئێرە نەخێر نەهاتوونە تەنها بەڵێنەکەمە بەخۆ معاملاتەکان کردن و بە دوو داچوونن لۆ کردی هەموو شتەکان خلاص کردێ تەنها شارەوانی هاتێ وتی چاکم کردی و خلاص یعنی هیچ کەسی دیکە ناتیتە ئێرە بەخۆی جەنابی سەرگوتێکی هەیە ڕێگە بەڵێنەکە دا جێبەجێکە ئەگەر بەڵێنەکەش جێبەجێ ناکرێ مەیکە یعنی ئەمەشەن ئەو بەڵێنە کە بەماندا لۆمان جێبەجێ بکەن بەڕاستی داواکاری سەرچی ئێوە وەکو دانیشتوانی ئەو گەڕەکە لە چی و چی خۆی بینێت ئەمە لە جادەوبانن نیە پرۆژه ئاونک و پێویست نیە تەندەرنیەی ئاوڕۆی بە هیچ شێوەیەکی قوتابخانە نییە ئەو چەند سارە تەلەبەکانمان هەموو دەناو کابیناندا ئەژین پێشەش کام نزیکە 300 قسوور تەلەبێت تێدا یعنی لە هەموو ڕوویەکێکە ئەتوبرێ ئینسانیەتی لێ بژی لێنیە تەماشاکە کە تەسویرەکەی ئەو دەوروبەرە هەموو جا و گۆڵ و یعنی هاوینە لە بە پێشکە و ئاوڕۆ و پیسایی خەڵک ناژی بەڕاستی چەند ئاوی ئەو محەتێش هەموو بێرەدادێتە خواری یان هیچ خزمەت گوزارێکی نییەوەکو پێویست وەکو خەڵکەکی ئاسایی دەستان خۆش بیکارسەنا سپاس بۆ تۆ کاک مەریوانی شوەرەگرم هەر دانیشتووی ئەو گەڕەکەیە بۆ ئەوەی ئەویش ئەندێ لەو گلەی و گازاندانەی کە هەیەی لە ڕێزاری کرمانجی و بیگەنە کاک مەریوان تۆش دانیشتووی ئەم گەڕەکەی بەگشتی چەند گەڕەک و کۆڵان لێرە پێویستی بە خزمەت گوزاری سەرەتا بەکراتنتانەکەم کاک محەممەد بەخۆی لە ئیسقەڵای نزیک 26 کۆڵانن هەیە کاگەڵگۆر کە هات دەست بەکار وەکو قامیت بە وەکالەت 150 ئیشەکانی قێڕکردو بەجێهێشت 150 نەکرایە یعنی ئێستا کۆڵانم هەیە لە ئیسقەڵای پێشان دەدەم عمودی کارەبای لێ نییە تا پۆشە نەک تۆزوبە ئێستا ئەوە 4-5 جارە ئەمە تەندەر بکەین و بستە کن کاگڕەجەبی و بستە شارانی بستە ئیداری سەربەخۆ ئەوان ئێستا بەمە دەڵێن کەس نییە وەریگری کاکە خێرە لە زیان هەیە لۆ دوو کۆڵانی تەندەر دەدرێ وەردەگیرێ لێرە 12 کۆڵان بێ خزمەت گوزاریە بەنسبەت قوتابخانەی کاک محەممەد قوتابی لە ئیسقەڵای ئاوی لە ئاودەستی خواتەوە دۆر لە ڕووی جەماعەت و جەنابتان یعنی شتیوە نەبووە لە دنیاە ماوەی پێشسە بەردی بناغی قوتابخانێکی هەشدە پۆلی دانرا بۆ ئەوە هیچ بەدووادا چون کراوە تا خۆ دەست پێکراوە کارەکانی بەردی بناغەکە ئێستا لە بن پێایە یعنی هەموو پارچە کرایە کاکە یان وەرن بەردی بناغکێدا پۆشن یان ئەواتە وەرن دەست بە ئیشەکەی بکەن یعنی 400 تەڵەبەن هەیە لە ئیسقەڵایە 250 تەڵەبەی لێرەیە ئەوەی کە توانای نییە بینێریتە بازاڕی کاک محەممەد ئەوەی کە بزانی بڕک توانە هەیە تەڵبەی خۆی نانێریتە ئێرانە یعنی مامۆستا لە ناو قوتابخانەی ئەمن ئاگادارم والله گلەیان هەیە ئەرێ ئەمن نزام 24 سەدەم و 24 سادەمەوە سم هەیە یعنی هیچ نییە وەکو خزمەت گوزاری ناو قوتابخانەی ئەوەی کە ناشکرێ ئەوە 20 قەناتە ئەمە بینی لێرە کەس قسەی مەناگەین تەزیخۆ ئێستاش داواکارین لە بەڕێستان یان ئەوە شتەکن بالێ بکەن هەڵنگرن لێرە یان ئیشەکەی بکەن یعنی ئێستا 2 ملیار و شتێکی دەوێ ئەوان بەمە دەڵێن ئەمە نازانم چونکە ئەویشی حکوومەتیا دەڵێن مقاویل نییە وەریگری کاکە وەڵی وەبیلای وتەڵی سوینیان لۆ دەخۆم بابێن پارەکەی بە من دەن ئیشەکەی دەکەم بە ساغ و سەلیمی بۆ هەندیشیان لۆ جێبەجێکەم آخر شتیوە هەیە تو مقاویلەک نەبی 11 کۆڵانی چاپکە دەست خۆش بیسپاس بۆ تۆ کەوا پەیامەکەی خۆت گەیان بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو گوتمانەوە دانیشتوانی گەڕەکی ئیسقەڵان داواکاریان هەیە هەوڵەدەین پەیامی کەسێکی تریش هەو لەو دانیشتوانە وەربگرین بۆ ئەوەی سەرنجی خۆی ئەویش بخاتەڕ و بەڕێزێکی تر هەر دانیشتووی گەڕەکی ئیسقەڵایە تۆ چ داواکاریەکەت هەیە ئەو گلەی و گازاندنی ئەو هاوڵاتیانەی کرد بۆ ئێوەش گەڕەکی ئیسقەڵا داواکارین وایە هەر وەکو
ئەو گەڕەکانەی ناو شاری سۆران داواکارین لە ئیدارەی سربەخۆی سۆرانە ئەمەش وەکو ئەوان خزمەتن پێ بەڕاستی گەڕەکی ئیسقەڵا هەتا ئێستا زۆر مەغدورە زۆر پێویستە خزمەتی پێبگا لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەنی زۆر مەغدورە زۆر پاشکەوتووە تەماشای ئەو مەکتەبەی کە ئەو قوتابیانە نازانم وەڵڵاهی زگت پێ ئەسۆتن لەنا ئەو مەکتەبەی یعنی ئاوی پیس بخۆوە جێگای ساردا تەختەی بنی کابینەکان هەمووی دڕایە تەماشای هەتاوەکو شەشی سەرەتایی لێرە ئەخوێندرێت لە کاتێکدا لە گوندەکان هەتا 12 ئەخوێندرێت زیاتر لە 1000 ماری لەو گەڕەکەی لەوانەیە هەبیت قوتابیان نێر نەچێن بە پاس هاتوچۆکەن بۆ قوتابخانەکان بە پاس هات و سۆەکەن سرە ڕای پاسیش سرە ڕای ئەوەی کە مەسروفیش دەچی زۆر بە زەحمەتیش لە قوتابخانەکان وەرەگیرن ئەبێن جێن نییە ئەبێن یان ئەنگۆ دانیشتووی ئەو گەڕەکەی نینە کە قوتابیەکەی نەقلی ئەوێن دەرێ ئەەکەی کاتێک مەسەلەن لێرانە کە ئەڕۆن لە قوتابخانەکان کابرا تەلەبە پێراوی هەموو قۆڕە لە مارێ بە خاوینی دێتە دەرێت بەناو قوڕێدا ئەڕوە ئەنی گوناعە لەو سۆرانەی وابزانم چ گەڕەکەک نەمایە خزمەتی پێنێگا گەڕەکی ئیسقەڵا یەکێکە لەو گەڕەکانەی کە هەم گەڕەکێکی نوێ لەو کاتەی لە قەزای ناوەندی سۆران دروست بۆ بەشێک لە خانوەکانی ئەوە تاپۆیان هەیە و بەشێکی تریشیان تا ئێستا فەرمانی تاپۆکردنیان بۆ دەرنەچووە ئەوەی داواکاری و خواستی گەڕەکی ئیسقەڵایە قوتابخانەیەکی هەژدە پۆلی بەردی بناغی دانراو ئێمە وەکو زاری کرمانجی بە دوواداچوونیشمان کرد کە لە هەفتەی ڕابردوو تا ئێستا کارەکانی ئەو قوتابخانەی دەستی پێ نەکردووە لەگەڵ ئەوەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران لەگەڵ ئیدارەی سربەخۆ لە هەوڵدان بۆ ئەوەی کارەکانی ئەو قوتابخانەی دەست پێ بکات چونکە قوتابخانەیەکی هەژدە پۆلی ئەوەی ئێستا هەیە 6 پۆلیە زیاتر لە 412 قوتابی لە قوتابخانەی ئەخوێنن بە تەنها لە پۆلی چواری بنەڕەتی کە 2 پۆلە پۆلێکیان 47 قوتابی پۆلێکیان 48 قوتابی لێ ئەخوێنێتن کە ئەمەش قەرەباڵغیەکی زۆری بۆ قوتابیان دروست کردووە جگە لەوەش کە وەکو دانیشتوانی ئەم گەڕەکە باسییان کرد قوتابیانیان لە قۆناغی پۆلی حەوت بەسەرەوە بە زەحمەت لە قوتابخانەکانی تر وەرەگیرن ڕەچاوی شوێنی جوگرافی ئەکرێ ئەمە خواست و داواکاری دانیشتوانی گەڕەکی ئیسقەڵا بوو بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی بێنە سەرهێڵ و خزمەتگوزاری پێویست بگەنە ئەم گەڕەکە